سڵاوی خوای پەروەردیگارتان لێبێ و جەژنی ڕەمەزانتان پیرۆز. خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ ڕۆژی جەژنە، هیوام وایە خوای پەروەردیگار تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانی لێ قبوڵ کردبی. ئەمڕۆ لە نێو بازاڕی شاری هەولێرین، لە هاوڵاتیان دەپرسین جەژن لای تۆ چی دەگەیەنێت؟ چی هیوایەکت هەیە بۆ جەژن؟ فەرموون لەگەڵماندا بن تاوتوێی ئەو پرسیارە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەین. جەژنتان پیرۆز و ئارامی دڵەکانتان ژیانتان بکاتە لالەزار. بێگومان جەژنی ڕەمەزان جەژنێکی مسلمانانە ئەو تاعات و عیبادەتی لەو مانگەدا کردویانە کە پاداشەکە لای خوا گەورەی وەریدەگرنەوە. ئەمە شتێکی زۆر زۆر خۆشە. الحەمدولیلا ڕەمەزانێکی بەخۆشیمان بردوێتە سەرێت، شتێکی زۆر زۆر خۆشە. لە جەژندا هەندێک دیاریدەی جوان هەیە کە خەڵک دەیکات و هەندێک دیاریدەی ناشیرنیشێ بە هەمان شێوە کە خەڵک دەیکات. پێویستە ئەو دیاریدە جوانانە کە زیاتر پەرەی پێ بدەنەوە ئەوان ناشیرنیشە پێ خۆمانیان بەدوور بگریت. ئەوانەی کە خەڵک لەم جەژنەدا سەردانی یەکتر دەکەن بە دڕێکی خۆشەوە بە دزلێکی جوانەوە پیرۆزبایی تاعات و عیبادەتەکانیان لە یەکتری دەکەن، ئەمە شتێکی زۆر زۆر جوانە. بەڵام ئەوەی ئێمە دەیبینین کە لەم ساڵانەدا کە زۆر هاتوتە پێش خەڵکانێکی زۆر زۆر دەبینین لەوانێت لە جەژنەکانیشدا تا ڕۆژانی درەنگ تا درەنگان هەردەخەون. جێژنەکان لە زۆربەی شوێنەکان زۆر بە سارد و سری دەستە سەری، یان زۆر کەسێ لەوانەیە جەژنانە تەنها بە تەلەفۆنێک دەباتە سەری. بەڕاستی ئەمە شتێکی زۆر زۆر ناشیرنە. پێویستە وەکو جاران بگەڕێتەوە بۆ سەردانیکردن. لەو ڕۆژەدا ئەگەر مەبەستی بێ ئەوڕۆکە خەڵک زۆربەی ساری خۆی هەیە دەتوانێت سەردانی زۆربەی خزم و دۆست و برادەرەکانی بکاتن. بەڕاستی شتێکی زۆر زۆر جوانترە لەوەی کە بە تەلەفۆنێکیان بە لە فەیسبووک پیرۆزبای جەژنی لێ بکەی جەژن خەڵک پیرۆزی لێ بکەیت. ماوە چ شتێک لە جەژن هەیە کە تۆ زۆر زۆرە پێ جوانە و دڵت پێ خۆش دەبێت چاوەڕێی جەژن دەکەی کە جەژن بێ بۆ ئەو شتە ئەنجام بدێت؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان، جەژنە پیرۆزە لەسەر جەم مسلمانان و مسلمانانی جیهان بەگشتی مسلمانانی هەولێر بۆ کوردستان بە تایبەتیش دەکەم. ئینشاءڵڵا ئەو جەژنە دەبێتە هۆی خۆشی و برایەتی و یەکڕێزی هەموو لایەنە سیاسەکانی کوردستان. بەڕێی من هاتنی جەژن ڕۆژێکە بەڕاستی بەختەوەری ئینسانەکانی تێدایە، بەڵام عادەتێک دابوونەریتێک لە ناو کۆمەلگای مەهەیە ئەو ڕۆکە بەداخەوە سەردانی یەکتر کەم بوو، هەموو بە مۆبایل بابرێن وەکو کوردواری خۆمان دەڵێ لە کۆرە خۆی دەکاتەوە سەردان ناکات. هۆکارەکە سیلێ ڕەحم کەم دەبتەوە. لێرەدا داوا دەکەم وەکو مسلمانێک وەکو ئینسانێک وەکو کوردێکی بە شەرەفی ئەو شارە خەڵک زیاتر هەمووشە یەکتری بکەن بۆ ئەوی سیلێ ڕەحم خۆشەویستی محەبەتی زیاتر بکا و پەیوەندیەکان بەتەوتر بی و قۆڵتر بی، نەک بە مۆبایل لە کۆرە خۆیان کەنەوە. وەلەو جەژنە هیوای چی دەخوازی ئەوانەی کە جگە لە ئاشتی و ئارامی بۆ کوردستان بگەڕێتەوە، ئەوانەی کە چەند ساڵێکە لەوانەیە بەینیان نەبێت، لەوانەیە برابن قسە لەگەڵ یەکتر نەکەن، تۆ دەخوازی لەم جەژنەیە چی بکەنەوانە؟ سەرەتا من جەنابەت باسێکی گوتر بە دەرەوە، من ئینشاڵڵا داوا لە خوای گەورە دەکەم سەرەتا لە جەژن لە هەمووی ئەساستۆر گرنگتر بەلای من لایەنە سیاسەکانی کوردستان بە هەموو حیزبەکان، چه حیزبە گەورەکان چه حیزبە گچکەکان، وەکو مسلمانێک وەکو کوردێک یەک بگرن، چونکە ئەگەر ماڵی کوردی یەک نەبی بێگومان هیچمان پێ ناکرێت، نەکەس حیسابمان بۆ دەکەن نە هیچمان پێ دەکرێت. ئینشاڵڵا ئەو جەژنە دەبتە هۆکار بوو ئەوەی هەموو لایەنە سیاسەکان یەک بگرێت. ئەوە یەک دوو بەنسبەت خەڵکی کە یعنی زۆر کەسەیە عاجزیان هەیە لە مابەینانەیە لێک تووڕە بوونە بار هۆکارێک بێ داوا دەکەن ئەو شتانە بەلانێن، هەر هۆکارێک هەر سەبەبەکەی بی هەمووی بەلانێن. حسابی یەکشت بکات تو لەبەر خاتری خوا لەبەر خوا لێبوردەیە، إن الله عفو تحب العفو فاعفو عنا. خوا لێبوردەیە و لێبوردەی خۆش دەی خوا لێمان ببوورە، ئەمە دوعا لە لەیلەتول القەدر دەکەین. فخوا بگۆرە حەزمەتی خۆی لێبوردەیە و لە خەڵک دەبووری کاتە تۆش لە ئینسانەکان لە خزمەکانت ببوورە. ئەگەر بە هۆکارێک لە هۆرەکان لە خزمەکانت بە هۆکارێک لە هۆکارەکان لە خزمەکانت تووڕە بووی سەردانی بکە لەبەر خاتری خوا لەبەر خاتری هیچ کەنە تەکەبوڕت نەبی بەڵێ من ناوی بسمەکن ئیلا دەبی ئەو بێتەکەنەمە نە ئەو قسە مەکە، تو لەبەر خاتری خوا هەڕوو جا وەری گرتیەوە وەری نەگرتیەوە ئەو باڵەکەی خۆی دەکەوتە ئەستۆی مقابل و بەرامبەرەکە. ماندووبوونی ڕەمەزان ئەخەینە بوخچەی حەسانەوەی جەژنەوە. ڕاستی یعنی یەکەم ڕۆژی کە جەژن دێتن، جەژن یعنی بەدەستەمە نییە، بەدەست خودای گەورەیە. خدای گەورە ئەو شتەی لەسەرمە واجب کردیە. جەژن لە دوای ڕەمەزان دێ، ڕەمەزانیش شتیشی زۆر پیرۆزە، گەلە پیرۆزە، هەتا هەرچەند برێ پیرۆزە هەر ساکەمە و جەژنی قوربان برێم جەژنی ڕەمەزان پیرۆزبایی لە هەموو مسلمان بە تایبەتی مسلمانانی کوردستان دەکەم لە هەرێمی کوردستان و زۆر بەخێر بێن سەرچاوم. ئێمە خوای گەورە
لەپاژەوەی یەک مانجی تەواو ئێمە بە ڕۆژی تاعات بۆ خی پەروەردگار ئەنجام بدەین لەو جەژنەی ئینشەڵا خی گەورە تاعاتەکانی قبول کردینە هیوا دوایە لەو جەژنەی ئاشتی و ئارامی بگەڕێتونەوە ماڵەکانەوە کەسانی کە عاجز بوونیان لایەنەکانی سیاسی هەموو حیزبەکانی سیاسی دەگەڕێنەوە بە ئاشتەوایی و دیموکراتی لەبەر ئەوەی ملەتی کورد پێویستی بە ئاشتی هەیە خۆی ئیسلام مسلمان بە خۆی ئاشتی خوازە کە بە خۆی ئاشتی خوازە لازمە هەموو حیزبەکان و ئەم لایەنە سیاسیەکانیش ئاشتی خواز بن لەبەر ئەوەی ئەو ملەتە ئیسراعات بکە و بە ژیانێکی ئاسوودەیی باتە سەر تۆکو گەنجێک جژن لای تۆ چی دەگەیەنێت جێژن مای خۆشیە و مای ئاشبوونەوەیە و مای سەرفرازی و دەچێتکن دۆستان و کێک دەچێکن خزمان و کم برادران و جێژنە پیرۆزە لە خزم و لە کەس و کاری و ئەوانەی کە بینن لەگەنیە دەچی لەگەریان پێک دێ و ئاش دەبنێ و جێژنە خۆشیە دوایە لەو جەژنە شتێک ئەنجام بدرێ بۆ نمونە کۆمەڵک دڵعاتزی لە نێو بنەماڵەکان و هەتا لایەنە سیاسەکانی شەیە هیوا وایە لەو جەژنە چی ئەنجام بدرێت بەخوا ئەوجە جێژنەی خۆشیە هیوادارم یعنی خەڵک ئەوانی کە قسەیان لەگە یەکنێ کە دریان لێک ئازا ببوونی جێژنی مانجە ڕەمەزانی پیرۆز دەستنەوەکن یەکدیری جێژنە پیرۆزە لەگە یەکدی دەکەن ئاش دەبنەوە و هیوای خۆش و شادی هەرەوەن جژنی ڕەمەزانی پیرۆز جژنی مسلمانانە جژنی گشت مسلمانانی هەموو جیهانە و ڕەمەزانی پیرۆز دەکەم لە گشت مسلمانان بە تایبەتی مسلمانانی کوردستان بە تایبەتی شاری هەولێر شتێکی جژن هەیە تۆ زۆر لات خۆشە ینی کە چاوەڕێکی جژن بێ بۆی شتەی ئەنجام دەیت وەڵی جژن کە هێواران سبەینان بە ڕۆژی دەبی هێواران چاوەڕێی فتارەکەی دەکەوە زۆر خۆشە ئەوە جژنێکە خۆی لە خۆی جژنەکە هەموو ڕۆژی دەست دەکەن ئێمە جژنێکی گەورەشمان لە بەردەمدا دوایەوەی سی ڕۆژان مێژ و تاعات بۆ خی پەروەردگار ئەنجام دەی ڕۆژێک دەو ماواڵا دەکەیت زۆر بنەماڵەیە زۆر لایەنە سیاسەکان ئێستا ناکۆکن هیوای چیان بۆ دەخوازی لەم جژنەیە هیوای ئاشتی و ئاشتی خوازانەیان بۆ دەخوازم هیوادارم پێک بێنەوە لە هەموو ناحەیەکەوە بە یەکتر گەشت ببنەوە ئاش ببنەوە پێکەوە هیچ ناخۆشیشان لە بینیان دانەمینێ تۆ شتێک ئەنجام دەدەی لە یەکەم ڕۆژی جەژن کە تایبەتی ینی کە یەکەم ڕۆژی جەژن دێ ئەو شتەی ئەنجام دێ سەرەتای جەژن چۆن دەست پێەکەیت سەرەتای جەژن لە ماڵەوە دەست پێ دەکەین جەژنە پیرۆزانێ لە ماڵەوە دەکەین دوایە هەندێک جیران و شتەکان دێنە ماڵتان دوایە مەژەچینەوە ماڵیان دەچین سەر لە خزمەکان دێن سەر لە ئێمەتدا و جەژن نامەی لێخۆشبوونی خوداوەندە بۆ بڕواداران جەژن تایبەتمەندیەکی لای تۆ هەیە کاتێ جەژن دێ هەست بە چیەکەیت وڵی پێشەشتی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم پێیان وەکو جژنە پیرۆزانە سەرەتا پیرۆزبایی لە هەموو مسلمانێک دەکەم هەموو مسلمانەکانی کە بە ڕۆژی بوون جەژن خۆشیە ڕاستی کە جەژن بۆ ئەوەیە تەبایی بێ بۆی ئەو کەسانێک کە لێک عاجز بوون ئەو کەسانێک کە حاج بنە لێک ماوەیەکە پێک بێنەوە جەژنی خۆشیە هیوادارم لایەنە سیاسەکان یەکتری بگرنەوە وەکو برا دەستە ناو دەستێک بێن ئەم شەڕ و تەفرەقەیە و بە زمانە نەمێنێ لە ناویەکەوە چاویان لە ملت بێ ملت چاویان لەوانە توان باوکی ملەتن خوان باوکی ملت دەمە دەبێت چاویشیان لە ملت بێ جەژن بۆ خۆشیە بۆی کە تەبایی بێ تۆ یەکەم ڕۆژی جەژن سەرەتای دەستپێکی جەژن چی ئەنجام دەدەیت من یەکەم سەرەتای جەژن یەکەم کەس کە جەژنانی لەگەڵ کێکەیە دایکمە لە جەژنێکە لە جەژن چ شتێکە پێ خۆشە ینی چاوەڕێکی جەژن بێت ڕێگەم شتەیە ئەنجام بدەیت ینی سەردانی ئامشەوە خزم و کەسان ئەو کەسانی لێک عاجز بوون دەچیتە لایەن بەڵێ ئەو کەسانێک کە لیان عاجز بووم کە سەردانی ڕەفیقەکانم سەردانی خزمەکانم سەردانی کەسوکار سەردانی ئەو کەسێک کە دڵی لێ عاجز بووم دەچمە لایوان وەکو بڵێن بۆ خۆشیە چکە جەژن دەبێت تۆ هەر کەسێک کە لێت عاجز بووە دەبێ وا بکەی کە لەگەڵی پێک بێەوە چی هیوایەک تێ بە تایبەتی دەتەوێت ئەو هیوای لەو جەژنەی بێتە دی هیوای هەیە هیوای گەورم ئەوەیە گەلی کورد سەرکەوێ کورد ببێ بە دەوڵات و ئەم حزب و لایەنە سیاسیانەش پێک بێنەوە چاویان لە ملت بێ وەڵی جەژنانم ئاراستەی هەموو خەڵکی مسلمانانی عێراق دەکەم بە عام هەمووی لە فەقیر و فقەرا و لە هەمویان چ شتێکی تایبەت هەیە لە جەژن کە تۆ چاوەڕوانیەکەی جەژن بێ بۆ شتەی ئەنجام بدەیت بۆ نمونە سەردانی خزم و کەسان بەڵێ ئەو واجبە سەردانی خزم و کەس و جیران و هەموو کەسێک ئەوە یەک دووش ئینشەڵڵا وەزعەکە باش دەبێت لە بۆ فەقیر و فقەرا لۆ فەقیری بەس
چی هیوایەکت هەیە حەزەکەی لەو جەژنەیە بەدی بێ ئاشبوونەوەت لەگەڵ کەسێک یان ئاشبوونەوەی ئەوە مێکچێک قسەت لەگەڵ نەبیدەی بچی لەگەلی پێک بێەوە و چیشی بسلمانی و هایە و نابی کە زێت عادز بێ و ئیشەڵڵا خۆشیش دەکەویتە ناو کەسابەت شتووە لە بۆ فەقیر و فقەرای و چ لە بەڕاستی ئینسانێکی زۆرمان تێدا فەقیری نۆزیان زۆر خلاپە شەخصی ئێستا من دەزانم ناتوانانی مریش کەچی بکڕی لۆ ماڵێ ناتوانانی جلچی لۆ منداڵی بکڕی واژێ شێوێدا دەنیشی بە دەفتەر سەرف دەکە من ئەسف ئەو عێراقی وە نییە خاکەکەمان هەمووی ژێرە نەفتت هەیە غازت هەیە بنزینت هەیە کبریتت هەیە سیاحەتت هەیە ئاوت هەیە اسمە ئەسف ئەمن جار بە شخصی وا دەبینم زۆر متاسی دەبم زۆر خەفەتبار دەبم مەل ئەسف ئەو عێراقی وە نییە بڕۆ تورکیای تەمەشا بکە نەفتی نییە بڕۆ بزانە خەڵک و دەژی بڕۆ بزانە کو دەژی بەس تەمەشای تورکیای بکە نەفتی نییە بەس لە سیاحەتی بڕۆ بزانە خەڵک و دەژی لێرەش کابرا هەیە پارەی نییە بداتە منداڵی خۆی لەو مەکتەبێ ئیشەڵڵا باش دەبێت ئەو جەژنەیە دەبێتە هۆکارێک ئینشەڵڵا دوعای ئەو هەموو مەزلومەی کە لە ڕەمەزان ئەو هەموو فەقیر و فقەرایە قبوڵ دەبێت و ئەو جەژنەیە دەبێتە خۆشی و شادی و گەڕانەوەی ئارامی بۆ کوردستان خوا عەمرین گۆشت درێژ دەکا و تەلەڤیزۆنی پەیامیش ئینشەڵڵا هەر سەرکەوتوو دەبێت ڕێزی تایبەتی لەک لە من جەژنی ڕەمەزان شتێکی تایبەتی لای تۆ هەیە چاوەڕێ دەکەیت جەژن بێ بۆ شتەی ئەنجام دەی وە جەژنانت ئاراستی چێ دەکەیت ئاراستی خوشک و برا و باب و داک و خێزان و هەموو کەس و کاری خۆم دەکەم هەموو ئامۆزا و مامەکان و هەموو خزمەکانی خۆم دەکەم شتێکی جەژن هەیە تۆ دڵە پێ خۆش دەبێت چاوەڕێ دەکەیت جەژن بێ بۆ شتێ جەژن لۆی خۆشە خەرێک هەموو لەگەر یەک وەکو یەک وشی بە ئاشتی و بە ئارامی و بە خۆشی بژی یعنی لەسەر ڕووی زەمی لۆ هەندێنی خەرک ڕق و چینە و شتیوای لەگەر یەکەوی بەڕاستی دیاردەیەکی ئێستاکە لە نێو کۆمەڵگەی کوردەواریش باش بڵاو بۆتەوە تەنها بە تەلەفۆنیان بە کورتەنامەیەگیان لە سوشیال میدیای فەیسبووکوانە جەژنانە لەگەڵ یەکتر تۆ ئەوت پێ باشە بەخوایەوە زۆر غەرەتەوە لۆ خەرێک یعنی چیە ئێستاکە ئەو سێتا سنتەی لە تەلەفۆنەکە سەرفەکە دەتانی لەگەر سیارەی خۆتان پێکەوە بچن سەردانێکی بکەن چاچی بخۆنەوە هەم ئەو کەیفی دری پێ خۆش دەبی هەم یعنی خوش لێت ڕازی دەبی لە هەموو لایەکەوە سی لە ڕۆژ جێبەجێ دەکەیت چی هیوایەکت هەیە لەو جەژنە هیواد وە شتێک بکرێ بۆ کوردستان یان چ هیوایەتی کرێ وەکو شەخسی خۆی وەڵای هیوادارم هیچ هیوایەک ینی هیوا بەڕاستی خەرێک زۆر بینیان لە یەکنی عادزیان هەیە جار وێ برایە بینی لەگەڵ یەکتر نییە ئەوە بەڕاستی بەخۆی خەرێک ئەگەر بینی لەگەیەک نەبی چ برایە چ خوشکە چ هەر چێبی چیە پێشان ینی دەست پێخش خەربی زوو بستۆکنەوی بەڕاستی ینی شتێکی شانازیە لەویست ینی خوا پێشەم کەسی لە گوناهی خۆش دەبی بەڕاستی ئارێوەڵە هیوا دەخوازم هەموو کەسێک ینی بێفەرق و جوازی ئەوەی لەگەر برایکی لەگەر خزمەکی لەگە هەر کەسێکی بینی دیانەکی بینی ناخۆشیان بینی نییە هیوادارم سەردانی بکاتەوە. لە جەژندا شیرینی گەردن ئازایی ئەکەینە هۆکاری تەبای و پێکەوە ژیانمان. جەژنی پیرۆزی جەژنی ڕەمەزانی پیرۆز ئاراستەی گشت موسڵمانانی جیهان دەکەم. جەژن بەڕاستی واتایەکی گەورە دەگەینێ کە دڵخۆشی هەموو چین و توێژەکان دەگرێتەوە بە موسڵمان و غێر موسڵمان بە پاکبوونەوەی دڵەکان دەگرێتەوە. مانجی ڕەمەزان بۆ خۆی عیبادەتکردن و تەقواکردن و پاکبوونەوەی دڵەکانە. دووبارە جەژن پیرۆز بێت لە هەموو لایەکی هیوادارم ئەو جەژنە بێتە هۆی یەکریزی نێوان هەموو لایەنە سیاسیەکان بێتەوە یەکریزی نێوان نێوماڵی کورد ئینشەڵڵا. تۆ یەکەم کەس کە جەژنانی لەگەڵەکە لە جەژن کە دەگەڕێتەوە لە مزگەوت یەکەم کەس چی جەژنانی لەگەڵەکەت؟ یەکەم کەس دایکی خۆشەویستمە بابی خۆشەویستمە اینجا خێزانم منداڵەکانم. ئێستا دیاردێگە بینی لە نێو گەنجان لە نێو کۆمەڵگای کوردەواری بڵاو بۆتەوە دەبینی جەژنان بە کورتەنامەیەکیان لە سوشیال میدیا جەژنانە بڵێکات و کەمتر سەردانی پشتی بە ڕەحمکەم بۆتەوە. شخصەیەکت بۆوانە هەیە کەوانەی بە سوشیال میدیا جەژنانت لەگەڵ دەکەن؟ وەڵای هیوادارم جەژنانە وەکو جارانی لێبێتەوە ڕوبەڕوو بچی تۆقی لەگەڵ بکەی بۆ ئەوەی هیچ شتێک لە دڵدا نەمێنێتەوە دڵەکان خاوێن ببنەوە ئینشەڵڵا ئەوەش هەر باشە خواکەم ئەوەش هەر نەبڕێ هەر باشە. ئێوەکو گەنجان لە جەژنان زیاتر بەچیەوە خەریکن بێکۆکۆ بنەوە سەردانی ماڵانەکەن یانیش
هەر کەس و لە ماڵی خۆیان بێت وەکو گەنجان بچی ئەو خەریکن لە جەژنی ڕەمەزانی پیرۆز بەتایبەت. عادەتەن دوای نوێژی جەژن کاتینەوە دوای جەژنانەکردن لەگەڵ خێزان و ماڵنداڵی خۆت اینجا لەگەڵ پیاوانی گەڕک کۆ دەبینەوە و دەرگە بە دەرگە لێ دەین و چکلاتی جەژن دەخۆین و سەردانی یەکتر دەکەین لە ئەحواڵی یەکتر دەپرسین و اینجا بۆ ماڵی دۆست و خزمان و ماڵە برادەر و هاوڕێیان و هەرەوەی. چی هیوایەتێک هەیە حەزەکی لەم جەژنە بەدی بێت واتە لە کەسی عادزی داوا لەو کەسانەکەی گەردە نازاکەن بەهۆی ئەم جەژنە پیرۆزەوە؟ بێگومان ئەم جەژنە ئیشەڵا داوا لە هەموو دۆست و برادەر و خۆشەویستان دەکەین کە گەردنمان ئازاکەن و بۆ ئەوەی تەواوی عیبادەتەکەمان قوڵ بێ و ئەویش هەر نیعمەتێکە بۆ خۆی گەردن ئازادیش نیعمەتێکە بۆ خۆی. جەژنی ڕەمەزان بە تایبەتی بەمانای جەژنی لێبوردەیی ینی قبولبوونی تاعات و عیبادەتەکانە ئینشاءڵڵا بەمانای ئەوەیە کە گیانی لێبوردەییمان هەبێت بەمانای لێخۆشبوون دێ بە تایبەتی ئەوانەی مەسەلەن کە لێک عادزن ئەو کەسانی مەسەن کە قسەیان لەگەڵ یەک نییە بۆ مانای دێ لای من. تۆ سەرەتا جژنانە لەگەڵ چیەکەیت یەکەم کەس کە جژنانی لەگەڵ بکەیت؟ حتمما یەکەم جار کە جەژنە پیرۆزەی خۆم ئاڕاستی دەکەم و لەگەڵی دەیکەم کە دایک و باوکمە دوایە خێزان و برایەکان و خزم و دۆستان و دراوسێکە. دیاردەیەکی باو لە نێو کۆمەڵگای کوردەواری ئێستا دەبینین و بەتایبەت لە نێو گەنجان جەژنانە تەنها لە سۆشیال میدیا ئەم بە کورتەنامەیەک دەیکەن. تۆ چیت هەیە بۆ ئەم دیاردەیە؟ وڵی ئەو شێوازە کارێکی جوان نییە چونکە لە سەردەمی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم جەژنە پیرۆزاوە باو بۆ مەسەلەن یەک چین سەردانی ماڵە هەتیوەکان بکەین یەک دڵی دایکە بیۆژنەکان خۆش بکەین دەست بەسەر منداڵەتیوەکان دابێنین اینجا وا باویشە مەسەلەن کە مەسەلە میوان بێتە ماڵی نەک بە شێوەی مۆبایل و یان مەسنجەری ئۆشتانە ئەوە شتێکی سەردەمی شتێکی باشە بەڵام بۆ کاتێک مەسەلەن کە زۆر مەسەلەن لێک دوورە چەند سەعاتێک ڕێک دوورە بەڵام بە تو کە جیران تیان دراوسێتە پێویست بۆ شتێک ناکە بە من شتێکی جوان نییە. تۆکو گەنجان دوایەوەی تۆکو گەنجێک دوایەوەی جەژنانە لەگەڵ ماڵەوە کرد چی ئەنجام دەبن؟ جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی ماڵە شەید و دایکە شەید و براشەید و برا پێشمەرگەکان دەکەین. جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی سەرجەم مسلمانانی جیان دەکەم. جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی خزم و دۆست و ئەزیز و برا پێشمەرگەکان دەکەین. ئینشاءڵڵا و جەژن دەبێتە مایەی خۆشی و سەرفرازی بۆ گەلی کوردستان و ببتە مای ئەوەی کە ئاگرێک بۆ فیتنەدا بکرێن بەڕاستی کە لە عێراق بە تایبەتی لە کوردستاندا هەیە بەڕاستی دەبێتە مای خۆشی شادی بۆ گشت گەلی کوردستان. بەڕاستی جەژن مانایەکی خۆشی دەگەنێ مانای ئاشی دەگەنێ سیرێ ڕۆحم بەجێ بینین یان لەگە برایەکانمان ئەوەندەی کە بینمان لە گەریان نەبووە ئاش بکەینەوە لە گەریان هەوسی ڕۆژێ بە ڕۆژی بووینە ئینشاڵڵا خوا لێمان قوور کاتن ڕۆژانە سەردانی برایەکان بکەنە جەژندا ئەو کەسێک کە دڵمان لێ عادز بووە ئاش بکەینەوە و بۆ نەکەین زاردی دڵمان لێ عادز بێت. دیاردەیەکی باو لە نێو ئێستاکە لە نێو کۆمەڵگەی کوردەواری دەبینی تەنها لە سۆشیال میدیایان بەم کورتەنامەیەک جەژنانە لەگەڵەکە ئایام دیاردت پێ جوانە یانەوەی سەردانیە کرد؟ بەخوای ئەو دیاردە سلێ ڕەحم کەم دەکاتەوە بە من جوانێ شتێکی ناشینە زۆر قسەکە زۆر جوانە ئێستاەوەی لە هاتیە زیاتر بە مسنج یان بە میدیای فێسبووکی بەکاردێ شتێکی ناشرینە بەڕاستی سلێ ڕەحم کەم دەکات ئەگەر بێت و بتێکنی باشترە دیتینەکە خۆشرە و لەوانەیە دوو قسەی خۆشی یادگاری هەبی بجێڕنەوە شێک خۆشی جەبی. تو یەکەم کەس کە جەژنە پیرۆزی لەگەڵ دەکەی چێە؟ لەگەڵ لە مزگەوت دەگەڕێ یەکەم کەس جەژنە پیرۆزە لەگەڵ چێ دەکەیت؟ یەکەم جار کە لە مزگەوت دێمەوە ئەگەر لەگە باوکم لەم خێزانمە تاکیدوە لەوەی دومی جار بام و داکەم دەستی ئامادەکەم لێرەوە دەستی ئامادەکەم. جەژن ڕق و چینە لە دڵەکانمان لا ئابات و ئاشبوونەوەی ڕۆحەکانە کاتە جوانترین دیاری بۆ مرۆڤەکان. جەژنی ڕەمەزان چی دەگەیەنێت لای تۆ تا کاتێک جەژن دێت شتێک بە خەیاڵی تۆدا دێت کە زۆر لات خۆشە و چاوەڕێکی جەژن پێ بۆ ئەم شتەی ئەنجام بدەیت؟ بەڵێ سەرەتا جەژنی پیرۆز لە هەموو موسڵمانان پیرۆز دەکەم هیوادارم ئەم جەژنە وەکو خۆت باسیکرد جەژنی ڕەمەزان مانای ئەوە دەگەێنێت کە خوای گەورە ئەوەی داناوە کە ئاگامان لە فەقیرەکان ببێ ئەوە خێر و خۆشی و محەبەت و ئەو شتانی کە لێک عادز بوونە هەموو پێک بێنەوە و تۆ ئێساک دیاردێک لە نێو کۆمەڵگەی کوردەواری دەبینی تەنها جەژنانە بە سۆشیال میدیا فەیسبوک یان بە کورتەنامەیەک دەکات ئەم دیاردەت پێ جوانە یان وەکو پێشتر کە سەردانی یەکتریان دەکرد؟
بەڕاستی ئەو دیاردەیە شتێکی جوانە بەڵام پێشووتر خۆشتر بوو کە دەچوونە بۆ ماڵێکتر و لە دادنیشتن و خۆشەویستی زیاتر بوو بەس ئێستا تۆزێک کەم بۆتە بەهۆی ئەو تەکنۆلۆژیایە. چی هیوایەک تێ لێرە دەیخوازی حەزەکەی لەم جەژنەیە لایەنە سیاسیەکانیان تەنانە دوو برا جاروەیە قسەیان لەگەڵ یەکترنی و بینیان لەگەڵ یەکترنیە لێرە چی هیوایەکت هەیە حەزەکەی بیگەێنیت؟ بەڕاستی لایەنە سیاسەکان هەموو ملەتی کورتۆزە بێزار بوونە بەڕاستی ئەو هەمە ناکۆچی و ئەو هەمە شتەیە ئەویان حەز دەکەم ئەو شتە نەمێنێ ینی هیوا دەخوازم برایەکان پێک بێنەوە مانجی ڕەمەزان بۆەوە هاتوخوای گەورە دەرفەتێکە بۆی خێر و خۆشی بدەنە یەکتری و محەبەت زیاتر بێ و ئاگەمان لە فەقیر و شتووە بێ بەڕاستی مانگێکە مانگەکەیشی زۆر خۆشە. زۆر سپاسان دەکەم بەخێر بێن سەرچاوان زۆر خۆش ئینشەڵا خۆشی و شادی دەگەڕێتەوە نێو هەموو ماڵێک ئەزیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی بەرنامەی ئەم جارەی پەیامی تۆ هەر لە خۆشی و جەژن و شادی دابن تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.